هەفتەی داهاتوو پێویستە بگاتە شاری سلێمانی و ئێمەش لە خزمەتیان نابیندا بەشکەین بەسەر ئەم بە خۆشەویستانەوە ئەمانەی کامویان کەسی خۆمان و خەڵکی شاری سلێمانی. بڕۆ کەمەندامان هاتنە بەردەم بینەی پەرەزای سلێمانی داواکاریان هەبوو کە چەند داواکاریەک بوو یەکێ لەوانە نەوت بوو بۆیە لە ئێستادا شاو عوسمان جێگری پەرەزای سلێمانی لێرەکە شاوسڵاو لێبێ داواکاری کەمەندامان نەوت بوو ئێوە چیان بۆکەن وەک پارێزگای سلێمانی؟ بەڵێ ئێمە کاگاداریان کردیم خۆشەویستانە هاتوونە تێرە پێمان خۆش نەبوو بەو وەرزی سەرمایە بەو لێرە بیان بینین و ئێمە چەند جاری تر خۆمان سەردانمان کردوون و چەند جار هاتوون ئێمە لە خزمەتیان نبووین. خزمەتکردنی ئەم توێژە لە پلەبەندیە لە پلەی یەکەمی هاوڵاتیانی شاری سلێمانی کە ئێمە خزمەتیان بکەین و ئەرکی سەرشانمانە بە دڵنیاییەوە ئێمە داوای ڕەزامەندیمان کردو و ڕەزامەندی حکوومەتی فیدراڵ وەرگیراوە. سوپاسی هەموو بەڕێزانەکەین کە هاوکارمان بوون لە وەرگرتنی و ڕەزامەندیە ئەو بڕە سوتەمەنیە کە هەفتەی داهاتوو بەپێی ئاخر ئەبدەیت کە بەڕێوەبەرایەتی بەرهەمەنەوتیەکان بەرلەوەی بێمە ڕقسەم لەگەڵکردن. هەفتەی داهاتوو پێویستە بگاتە شاری سلێمانی و ئێمەش لە خزمەتیان نابیندا بەشکەین بەسەر ئەم بە خۆشەویستانەوە ئەمانەی کامویان کەسی خۆمان و خەڵکی شاری سلێمانین و خزمەتکردنیان و گوتم ئێمە بە ئەرکە بینی. کاکشاهۆ بۆچی بەو شێوەی تاخیر بووە دابەشکردنی نەوت لە شاری سلێمانیە؟ ئێوە جەنابتان نەزانن ئەو بڕە سوتەمەنی کە ساڵانە گاتە شاری سلێمانی لە ڕێگەی حکوومەتی فیدراڵەوە دیارە ئەوەش بەشێکە لەو گرفتانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق ئێمە ومێد دەکەین لە ساڵی 2026 و لە حکوومەتی نوێی عێراق و هەرێمی کوردستان تەواوی گرفتەکان چارەسەر بن بە گرفتی سوتەمەنیش کە بەشە سوتەمەنی لە هەرێمی کوردستان بە هەر چوار پارێزگاکەوە مافی خۆمانە وەک پارێزگاکانی تری عێراق بەشە سوتەمەنیمان پێ بگا لە هەموو جۆرەکانی. ئەمەش لە چوارچێوەی ئەوە دواکەوتنەکە بووە بەڵام بە دڵنیاییەوەی کە من لەوانم پرسیوە بە دووادا چوونەکەش بەردەوامە بێت تا بتوانین ئە سوتەمەنی کە بگەێنێتە ماڵ بە ماڵی ئەم خۆشەویستان. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە بینن ئەمە لێرە کەمەندامان لێرەن کە سڵاوە لێبێ هاتنە ئێرە ئەڵێن داواکاریەکەتان بۆ جێبەجێکرێ؟ وەڵاهی داواکارەکەمان بەڵێ ئەبێ جێبەجێکەن بەڕاستەکەی زان چۆن معاشەکەمان چاکەن معاشەکەمان بۆ زیاکەن کارەباکەش 24 ساعتیە هەر ئەکوژێتەوە هەروە هیچ بەعمل نایەت بەعمل نایە دەرمانیش چارەسەرکەن کە چارەسەر دەرمانیش بەڵێ دەرمان و ئیتر ئەوانە و نەوت و دەستەکانە خۆش بێ. داواکارەکەتان جێبەجێکرا ئێوە؟ بێژێکی بەناوی وڵی کەورە میرەمان ئێمە بەردین بۆ چاتە بەردی خۆمانی داگەکەین ئەوان داواکاری ئێمە قبول ناکەن بەس پێکەنینان بێتی بەخۆ بەس پێکەنینی لێچمێ بەس بێمان نابێنین دوایەوە بێمان نابێنین ئێمە داواکاری ئێمە چییە لە کاتی خۆی ماژەکانمان مێنین ساڵی یەک چات بەمبیرێکمان مەنیدەوە بۆ داوە. باشە ئەوان مەبەستیان ئەوە نییە کەوەی کە تۆ باسیەکەی بەڵام ئەمان بڕیاریان ناوە کە لافتەی داهاتووە نەوتان بۆ دابینکە گام بریادا 50 چارم مێدیاداندا ئەو گام بریادا ئایا ماکوورە ئەموو چارێکی دینی بۆ چار داوە بریارەکەی ئەوە دیدۆجیکە مانگەیەکی کێ مانگیرە منشانە بەرمودینەوە بۆ چاتە ئایا ئەمانە بە چاتە چاکەبی بۆشی شانێکی خۆت ئینێکی خۆشمان بۆ دامی ناگەن داوە چیکی خۆ داوە فێلا ناگەن داوە خانوو ناگەن داوە مامی خۆمانەگیرن بە بێدەنگی بە دەنگی ئێمە ئاتین بۆ شەرمە ئێشە پۆش لێن شاری ئاخر مۆندین و خانووی ئاخر مۆندین و توی بە شوانی دامینین و ئەم ڤیدانە لێنەوە لێنەوانە کورەخوا گەورەی من ئومێدمە خوایە بەس ئومێدم بەمانەنی ئەمانە گۆبانیان ئەمانە مەعمەلە بە من و دۆواکەن ئەمانە ئەجانی وە گوژیوان وەکو قایشەشانە گونی یەکەم گەژیش بێنی ئەمانە داوان. سپاس دەکەم. بەڵێ ئەوەی کە جێبیستی بوون ئەمە بەشێک لەو کەمەندامانە بوون هاوکات جگری پارێزگای سلێمانیش بە ئاماشەوە باسی لەوە کرد کە لافتەی داهاتووە ئەو بەشە نەوتەی شاری سلێمانی بێت بۆیە ئەمەش دابەش دەکرێت بۆ کەمەندامایش دابەش دەکرێت بۆیە لێرەدا ئەوان کۆتایی بە خۆپشاندانەکەیان دێن و چاوەڕوانی بڕیارەکانی پارێزگای سلێمانی.